سڵاو چەند مانگێکە ڕوونەکە گوێی هەمومان شل و کەڕ بووە بەدەست ڤایرۆسێکەوە کە پێڵێن ڤایرۆسی کۆرۆنا. هەڵبەتە قسەکە و بەرنامەکەی ئێمە ئەوە نییە کە خۆمان نەپارێزین لەو ڤایرۆسە و پێشتر لەوەی کە هەبووە ئامادەکاری جەستەیی و تەندروستی بۆ نەکەین. بەڵام بەداخەوە لەم چەند هەفتەیە کەیتر ڕووی کردوتە عێراق، یعنی ئەم ماسکە بووە بە سەرچۆپی بەدەست کۆمەڵێ لە خەڵکی نابەرپرس لە هەموو پیشەکانە، ئیتر بە دکتۆرتەوە، ئیتر بە خەڵکی ئاساییتەوە، ئیتر بە هونەرمەندەوە، ئیتر چوزانم یعنی خەڵکی وا ڕێنمایی تەندروستی ئەیات و بەداخەوە بەشێک لە خەڵکیش گوێی لێگرێ کە خۆی لە ئیشەکەی خۆی اختصاسی نییە. من پێم خۆشە زۆر سێرچم کرد لەسەر ئەم دیاردێ و لەسەر ئەو دیوەی کە ئێمە قساکەین. دکتۆر ئەحمەد محەممەد قسێکی جوانی نووسیوە، پۆستێکی جوانی کردووە، ئەمێت تەنها سەرەتای پۆستەکە بخوێنمەوە. نووسێتی کورد زیاتر عەقڵی نەخۆشە نەک جەستەی. کورد خاوەنی جەستەیەکی بەهێزە، بەڵام بەداخەوە عەقڵێکی لاواز. دەتوانین کورد بە یەک پۆست سەرەی ماسکی پێ بگرین، دەشتوانین بە پۆستێکی تر سەری شەربەت یا ناری پێ بگرین. لە هەموو کەوندا هیچ نەتەوەیەک نەبووە ئەوە نە ئاسانە بخەڵەتێ. بەداخەوە هەڵبەتە هەموو ئەم قسانە لە ئازارەوە دەست پێکات. بەداخەوە ئەم شەو من پێم سیر بوو، یعنی ئەمڕۆم بەرنامەی تۆمارەکەین کە ئەم شەو بوو بە زڵجەیەکی زۆر لە وێزگەکانی دابشکردنی سوتەمەنی و بە تایبەت بانزینی ئۆتۆمبیلە. ینی من پێم سیر بووە گەر لە ڕابردووە مەترسیەکی وەکو داعش بەهاتایە کەسێک بۆی گرنگ بواە کە تانکی بانزینی سیارەکەی فول بێ بۆی کە ئەگەر حاڵەتێکی ناجۆڕ ڕووی یا بڕوا، بەڵام ئەی تۆ چیەکەی لە ڤایرۆسی کۆرۆنا؟ نازان بانزین چی ئەگۆڕێ لەوەی کە تۆ ڕابکەی لە دەست ڤایرۆسی کۆرۆنا. بەهەرحاڵ قسە زۆرە ئێمامانێ لەم بەرنامەیە تۆزێ باری شانی خەڵک سووکەین، تۆزێک ئەو سترێسانە سووکەینەوە کە خەڵکی نابەرپرس دروستیان کردووە لە کۆتاییە کورد میلەتێکی بەهێزین بەڕاست. ینی لە چەند ساڵی ڕابردووە کەمتر لە 50 کیلۆمەتر درڕندەترین تیرۆریست لێمان نزیک بوو، بەڵام بەقەر ئەم ڤایرۆسە خۆمان سەغڵەت نەکرد. بە خۆشحاڵیەوە بە میواناری دکتۆر کامران قەراخی، پزیشکی ڕاوێژکار لە نەخۆشیەکانی سنگ و بۆری هەوا. ئازیێتێکیشا دکتۆر جەنابەتیشی لەو دکتۆرانی کە خۆشبەختانە لە ئەوەڵی دەستپێکردنی ئەم ڤایرۆسەوە تۆ لێدوانەکانە وزە بەخش و ئیجابی بۆ هیوادارم لەم بەرنامەیە زیاتر ئەو وێنەیەمانشانێ. ئازیێتی کێشە. سارا قاتر میدیاکار، جەنابی شە بەخێر بێ ئەتی کێشە، میدیاکارێکی چالاک و بە ئەزمون و خانمێکە هەمیشە قسەی منتەقی تێ لە ئەو داواکانە. ئازیێتی کێشە. دکتۆر شاهۆ محەممەد پسپۆری نەخۆشی دەرونی و هۆشمەندی لە شاری پزیشکی فاروق، جەنابی شە بەخێر بێ. جەنابەت 2 هەفتەیە لە وڵاتی بەریتانیا و گەڕایتەوە بۆ ئێرە، ینی دۆخەکەت لە هەردوو وڵات بینیوە. من ئەمە یەکسەر لە جەنابتەوە دەست پێ بکەم، لە بەریتانیاش خەڵک وا خۆی سەغڵەت کرد بۆ ڤایرۆسی کۆرۆنا بە هیچ جۆرێک. بۆ بەڕاستی ینی بە تەسەوری من یەکێ لە هەرە سەبەبگرنگەکان کە لە سەرەتای دروستبوونی ئەم دیاردەی بڵاوبوونەوەی ڤایرۆسەوە لە چینەوە ئەتوان بڵێم لەوێ بەڕاستی وەکو لوجنە ئەگە بڵێ یا وەکو بڵێ وەزارەتی سەحا یا وەکو جهەتی پەیوەندیدار توانیان بە ئاسانی کۆنتترۆلی وەزعەکە بکەن لە ناحی ڕاگەیاندنەوە باش کە لە طبیعەتی ئەم ڤایرۆسە چوونە وەلەو معلوماتیان بیدایی بوو، بەڵام ئەو دڵنیاکردنەوەی خەڵک کە لە چۆنێتی بڵاوبوونەوەی ئەم ڤایرۆسە مەترسیەکانی من بیرم یەشتێکی زۆر گرنگ ڕوویە لەو کاتە کە ڤایرۆسەکە لە بیدایەتەکەیە بوو کە باسییان نەکریان و نسبەی کوشتن بەم ڤایرۆسە لە 2% زیاتر نابێ. مالعیلم بۆ نمونە لەگەڵ ڤایرۆسەکانی کە نسبەکەیان زۆر لەم زیاترە. ئەمە خۆی دڵنیایە بوو بۆ خەڵک کە ئەم ڤایرۆسە وا کوشندە نییە بۆ نوعی خەڵک ئەم شتە بڵاوکاتەوە. تامان ڕێگە ئەمنی و شتەکانیشان بە زۆر بە تەواتی کۆنتترۆل کردن بڵین بۆ نمونە فڕۆکەخانەکان، مەدخەلەکان بۆ بەریتانیا، بەڵام لەگەڵ ئەوانەشا کە ئەم شتانیان کردبوو ئەو کەیسانەی کە تەشخیسەکران زۆر بە ڕاشکاوی ئەو لوجنانە بڵینوە لە وەزارەتی سەحا بوون، بە ڕاشکاوی بە بەردەوامی چەند جاری هەبوو لە ڕۆژێکە خەڵکیان ئاگادارە کردەوە وایان لێ هاتبوو کە تەنها بریتین لە مەزەری سەرچاوەی معلوماتەکان خەڵکەکە بە تەواوەتی دوای ئەوانە کەوتن کەیان و ئەم ڤایرۆسە بەم نوعەیە
خەڵکە تێگەیشتن بۆ نمونە کە لەندەنا باشە دکتۆر ئەمە بە بۆچوونی جەنابەت ئەمە ئەم قەرەباڵغی کە ئێستا لە کوردستانە ڕوئەیات وەچ کەسێ هەڵەسێ ڕێنماییات و شێوی دروستەکات سوچی چیە بێ چێ ئەم شتە ئۆرگانایزکە چێ ئەم شتە ڕێکات طبعاان بە دڵنیاییەوە بە ئەتوان بڵێم 100% بریتێ لە کاری وەزارەتی تەندروستی کە ئەمە یعنی بە دروستبوونی لجنەیەکی پسپۆڕانە ئەم لجنەیە کە چەند پسپۆڕێکی تیابێت لەو بوارە ئەو لجنەیە وەکو دائیمەن لەسەر خەت بێت نەک ڕۆژێ دەستخۆش بە کورتی پێم بڵێ ئەگەر بەراورد بکەی بایەمە بیانی بواری تەندروستی بوارێک نییە کە بۆ چوونی خۆتی تێکەڵکەی جەنابتان دوو دکتۆری گەورە و گران دانیشتووە لەگەڵمان من حەز ناکەم خوا نەخواستە ئێمە ژەو هەڵەیە دووبارەکەینەوە و قسەی خۆمانی تێکەڵکەین بەڵام بە بەراورد لەگەڵ هەڵامەتە کۆنا چەنە فەرقەکەی ئەسا نمونەیەکە پێڵم بۆ نمونە لە ئەمریکا هەر ئەم ساڵ لە مانگی دەوە تاوەکو مانگی ئیسا مانگی دووە 19 ملیۆن کەس تووشی نەخۆشای ئەوەی پێڵەن سیزنەڵ فلو ئەوەی کە بڵین ئەو هەڵامەتی کە هەڵامەتی فەسلی وەرزی باشە تەسەورەکەی چەند کەس مردووە باشە 10,000 کەیسیان هەیە 10,000 کەیسی مردویان هەیە بەڵام تەمان ئەوانە بڵین کە مەناعیان کەمە یاوەکو بە ڕاستەڵۆکاری تەندروستی بەڵام ئەو 10,000 کەیسە نەبوو بە هەڵایەکی وا کە بۆ نوع دەنگ باتەوە بەڵام سێری توژبوانی ئەم ڤایرۆسەکە لە 40,000 و 30,000 و 40,000 هەر ڕۆژی بە ژمارەیەک دەسەرەوە تێپەڕیوە بەڵام سەیری نسبەی مردنەکانی کە هەر لە نسبەی 2 تا 3% ماوەتەوە ڕاست کەوە ڕاستە دەستخۆش ئەوە ڕوونکردنوویەکی دڵخۆش کرد بوو بەڕاستی چکە وای لێ هاتووە چوزانم ینی شتیوا بۆم ڤایرۆسە خەریکاڵم بۆم ڤایرۆسە داماوە شتیوا داتاشێ کە خەریکە کورد غەرد لەوی شەکە ساراخان دکتۆر ئەمێ لە ئاخیرا بێمە لای تۆ بۆی کەیتر شتێکی دڵخۆشکەرمان پێ بڵێ جەنابەت میدیایت ئەوەی کە ئەگوزەرێ لە میدیای کوردیا هەڵبەتە ئێمە باسی بەڕاستی بۆ گەناوەکەی سۆشیال میدیای کوردی ناکەین بەداخەوە باسی میدیا فەرمیەکانی کوردستانەکەین یانی چوزانم بە خودی کوردستان 24شەوە مامەڵەی میدیا بۆ ئەم ڤایرۆسە بۆ ئەم دۆخە چۆنی بوو ئایا ئێمە کۆمەڵی لێ دوانمان وەرگرتووە بەڕاستی ینی پرسیارمان بۆ خەڵکەوەی ئایا میدیا توانی ئەم ڤایرۆسە بچوو کاتەوە و با بڵین مەناعی خەڵک بەرز کاتەوە یان ئیشەکەی پێچەوانەکە بوو بە عەکسەوەرەی خەڵکی ڕووخان و خەڵکی بۆ دۆخە بر کە بینیمان لە ترسی ڤایرۆسەکە چوو بانزینی سیارەکەی پڕەکرد نەمەزانی بۆ چۆڕۆ جات لە ڕاستیە کاک دەروون ئێمە حەق وایە یعنی میدیا نەشتەکە لە حەجمی خۆی زۆر بچووکترکە چونکە ئەمە خەتەرێکە ناکرێ ئێمە هیچ یعنی وابزانین شتێکی زۆر ئاعتیادیە و هیچ شتێک نییە چونکە خەتەرێکە و خەتەرەکە هەیە یعنی واقعەکە بێ مەعاملەی لەگەڵا بکەین و یعنی نەبە و شێوەیە زۆر گەورەیکەینەوە کە خەڵک هەمووی بترسێ وەکەوەی کە تۆ باسیەکەی بڵێن بڕوا بنزینی سیارەکەی پڕکە ئەگەر وا بوو لە ترسی ئەوە ڕابکە نا ئەوە نەش بەسیتیکەین بەڵام من لە قسەکەی بەڕێز دکتۆرەوە دەست پێەکەمەوە کە ئەڵێ ئەوە لە چاینا ئەوەنە ڕێنمایە تەندروستەکان بەهێز بوو ئەمەنە لە میدیاکانەوە توانیان هۆشداری بن بە خەڵک ئەوەنە بە پڕزانیاری دەستگا میدیاکان توانیان تەختی بابەتەکە بکەن ڕێگەی بۆ مەسەلەن سۆشیال میدیا نەهێشتەوە کە بەعزە کەسێک هەنێک کەس قسەی تیا بکە کە ئیشی ئەو نییە لەبەرەوە ئەبێ ئێمە بێ لۆ بکەینەوە ئایا میدیا کاری خۆی کردووە لەمان نەخێ بە بڕۆی من میدیا کاری خۆی نەکردووە و نەک لەم بابەتا بەتەنیا میدیا کاری خۆی لە هیچ بابەتێکی جدیا بەتەواوەتی ناکە بۆیە خەڵک یعنی لە بێزانیاری دەستگا میدیایەکانە خەڵک وای لێ هاتووە بچێ پەنابەرێ بۆ شتی نادروست بە دروستی بزانێ یعنی لە هەر بابەتێکی حەساسە تۆ ئەبینی خەڵک ئەگەر جوابێکی هەڵەش وەربگرێ ئەوەنە تەجروبەی تاڵی لەگەڵ دەستگا میدیایەکانە هەبووە بە شاردنەوەی بابەتەکان وایان زانیوە کارێکی باشەکەن ئەوەنە هەستی کردووە کە مامەڵەی دروست لەگەڵ خەڵکان ناکەن ئەوەنە زانیاریەکانیان لێ شاردوونەتەوە ویان لێ هاتۆ پەناباتە بەر بڵین سۆشیال میدیا کە لەوانەیە بەبێ فلتەر نەک لەوانەیە 100% بەبێ فلتەر هەموو شتێکی تیا بڵاوێتەوە ئەمە کارێک دەکات کە خەڵک بترسێ کە خەڵک لە هەر پۆستێک لەوانەیە جۆرێک لە حەزەر بکە کە لەوانەیە ئەم حەزەرە لە جێ خۆیان نەبێ بەڵام لە هەمان کاتیش ینی بە کۆی گشتی قسەکانت تۆ پێم مەڵی کە میدیا بەگشتی ئیشی خۆی نەکردو بەڵێ بەتاکید
بە تەکیدیشی خۆی نەکردووە ئیگینا ئیشی دەستگاکانی بڵین وەزارەتی سەحە میدیای وەزارەتی سەحە بواە بە بەردەوام لەسەر خەت وایە ڕێنمایی تەندروستی باە بە خەڵکی هۆشیار لە میدیاکان احترامان بۆ هەموو ئەدیانەکان بەڵام وەکو باسمان کریانی بابەتی تەندروستی بابەتێک نییە تۆ پێ هەڵدانی شخصی خۆتی بۆ بکەیت و یا چوزان ینی بەشێک لە میدیاکانی اعتیمادیان لەسەر قسەی چوزانم ینی بەشێک لەو مەلا بە ڕێزانە بوو کە چوزانم ینی لەگەڵ ڤایرۆسی تر و لەگەڵ نەخۆشی ترا یەکسانیانە کردە و ینی ترس و دڵە ڕاوچەکان ئەوەندەی ترزیا کرد بۆی کەیتر ئەمە ئافاتێکی گەورەی خوایە هاتوو ئەبێ دوعای خێر بکەین و نازانم ینی بابەتەکان ئەوەندە تۆقینەر کرد کە بەداخۆ مامۆسایانی ئاینیش بە دیوێکی ئیجابیە مامەڵیان بەشێکی زۆریان مامەڵیان لەگەڵ ئەم دیاردەیان آخر کاک دەروون بگەڕێنەوە سەر و خاڵە ئەمە هەمووی لە نەبوونی هۆشیاری تەندروستیایە و ڕێنمایی تەندروستیە لە دەستگا میدیایەکانەوە ئەگەر میدیا لە جاتی بێت دکتۆری چۆک و بڵێ دکتۆر شاهۆ و دکتۆر کامەران بانکات چێت چوزانم مەلایەک بانکە تەحلیلی بەمەبەست ئەماکەن یعنی هیچ بیر لەوە ناکەنەوە کە تیۆرەیەک هەیە لە میدیا کە تیۆرەی مەسئولیەتی اجتیماعیە نەزەری مەسئولیەتی اجتیماعی کە تۆ بەرپرسی بەرامبەر ئەو شتانی بەڕەڵاییش هەر خەلەلێکیش بکە کابرای میدیاکار یا میدیاکاڵێ چوزانم یاسا وەکو پێویستمان بەڵام لەگەڵا ناکە و کەسی شتاقەتی نییە داوا و داواکاری بکات بۆیە حاڵی میدیاکان وایە بەڵێ بەڵام لە هەمان کاتا یعنی میدیا یعنی خەڵک جێ خۆیەتی پرسیاری هەبێ بۆ ئەم شتە ئەشارێتەوە چونکە ئەگەر بەبیێ بێ لە سەرەتای 2000ەکانە بوو من لە ڕۆژنامەی هاوڵاتی ئیشم لەسەرەوە کرد کە ڤایرۆسی ئایدز خەڵک هەیە لێرە هەڵگری ڤایرۆسەکەیە مدەی 6 مانگ من ئیشم لەسەر ئەو بابەتە ئەکرد ئەیان شاردەوە بە ئێستاشەوە ئەموت بیڵێن من پرسیارەکە ئەەکەم ئیجباریانە کردمەیانوت پرسیارەکە بکە بەڵام ئێمە جوابەکەی ناینێ ئەموت بڵێن هەیە بۆی خەڵک حەزەری خۆی وەرگێت ئەوە دیوێکی زۆر گرنگەکە ئێمە لە سەرەتای دروستکردنی بیرۆکەیەم بەرنامەیەوە کە ئەمانوت باسی دیاردەنە شازەکانی کۆمەڵگەی کوردیەکەین بەشێک هەتا لە چوزانم لە ڕۆژنامە نووسەکان و خەڵکی ئەوەی کە ڕاوێژمان پێکردن بەشێکیان پیان وا بوو کە ئەم بەرنامەی نابێت بکرێت ئەم دیاردانە نابێت تەڕحکەین ئێمە مەسەلەن جاری وایە ڕووداوێک ڕوئەیات ینی چوزانم ڕاستە ئەگەر لی کۆڵی تۆ ڕووداوێکی ناخۆشە کە ئیزافەی دیاردەیەکی ناشرینە بۆ کۆمەڵگەکەمان بەڵام لە کۆتایی ئەگەر باسینەکەی لە ژێرەوە ینی تەشە ناکات بەڕاستی دکتۆر دووبارە بەخێر بی ئازێتە کێشە تۆ جیاواز لە زۆرێک لە دکتۆرەکان و زۆرێک لەوانی کە لە سەرەتایان ڤایرۆسەوە خەڵکیان تۆقان کۆمنتێکی جەنابتم بینی لە سۆشیال میدیا ئەڵەی کەمامە هەر بەکارمێنن ئەمە لە ڕقاوتە یا لە ڕوانگەی تەندروستیەوەمە لە پێشەوە من بە ناوی خەڵکی کوردستانەوە سوپاسی هەموو ئەو تەلەڤیزیۆنانەکەم کە قسەم لەگەڵ کردوون من ئێستا خۆم بە نوێنەری خەڵکی کوردستان زانم باش ئەوەی کە بازەکری ئێستا چیە لەسەر لایەنی مێدیا لەسەر لایەنی شتەکانی دەرونی هەر شتێک بێت تەمان من لە بیدایەتەوە کە ئەوەی کە وروژانمی مەسەلی ماسک بوو ئێستاش ئەڵێم لە شارەکەمانە تا ئەم دقەی دانیشتوم تەلەفۆنم کردو بۆ چەند کەسێک وە لەگەڵیشیان نابووم هەتا ئەم کاتە ئێمە لە کوردستانە ئەوەی کە پەیوەندی بە هەرێمی کوردستانەوەیە کەرکووکی تیانیە ئێستا ڤایرۆسەکەمان نییە کە نیمانە ئەبێ هەموو خەڵک وەکو مانگی دەی 2019 تەسەڕوفکە بەڵام ئەڵێم جاری وای ئەڵێم بەڵام ئەبێ بزانیت ئەم ڤایرۆسە لەبەرەوەی ئێمە لە ڕووی جیۆپۆلیتیکی و سیاسیەوە کۆنتترۆلی سنوورەکانی خۆمان بۆ ناکرێ ئەمە نەقەت نییە ئەمە مێژوو وای دروستی کردوین لەبەرەوە بێ چاوەڕێکی ئەم کەیسەمانتیا دروست دەبێت پرسیار لەسەرەوەیە دیسان و ماسک بەستین یان نەیبەستین من هەمان قساکەم ئەو ماسکی کە پێوتی N95 بۆ ستافی تەندروستیە ماسکە ئاسایەکەی تریش بۆ کەسانێ ئێمە ئیشی ئستەمان نییە 10 ساڵیش ئێمە قسەمان بە خەڵک گوتووە ئەو کەسانی کە نەخۆشی مزمینیانەیە ئەوانەی کە پیانوتێ مەناعی دابەزیوە ئەوانەی نەخۆشی دڵ و زەخت و شەکرە و ئەمانەیانێ نەخۆشیە ئەوانی سیەکانیان برینار بۆ بۆی هەچکەینە بووە با پێی بێت ئەمە ئیشی ئەمە نیە هەموو پاییزێکیش ڤاکسینیشنمان بۆ کردوونە پێکوتەمان بۆ کردوون این لەبەرەوە ئەم شتە تازە نییە ئێستا شەرەما قسەکی خۆمەکەمەوە بێ زەحمەت ئەو ماسکە لەینی تۆ نییە ئەوەی کە حەزەکەم بڵێم بەشی دووەمی بابەتەکەیە ئەمە ئەم ڕۆژ سەعات 12 دیسان باسم کرد خەڵکیی زۆرە بین نوشتێکی بەخۆی هەڵواسیوە پێوتی
ئەوە نوشتەیە من هەستەکە مۆش بەشێکە لەو شعوەزە و خێ و درنجەی کە لەم مۆزوعایە یعنی ئەو نوشتەی تەندروستیە بڵێ ئەوە ئەتوانێت لە هەنێ خستخانە بەکار بێوەکو نانەکەلی لە هەولێر خستخانی وا لە سلێمانی کەسێک دەرمانی چیمیایی وەرتو بە هەر بابەتێکەوە ئەوە نازانم من لەگە برادێکا قسەم کرد کە ئەوانەی کە نەخۆشی زەرعی وڵایتر لە ئەنجامی عقلی کۆمەڵگەکە خوارزقی کۆمەڵێ بازرگانی شیاوە اینجا بەڕاستی من ئەوە ئەڵێم و ئەم دوو بابەتە ماسکە باسم کردووە و دیسانی شەوتومەتەوە یەکش دێ لەسەر لایەنی دەرونی ئەم ڤایرۆسە تازەیە هەموو شتێکی تازە لەگەڵ خۆیان کۆمەڵێ جیرروگرفت هێنێ جیرروگرفتی ئابووری هێنێ جیرروگرفتی سیاسی هێنێ جیرروگرفتی دەرونی هێنێ لەبەرو زۆر ئاساییە خەڵک ترسێ زۆر ئاساییە بەڵام ترس سێ ژۆرە ترسێکی هەیە ئینسان ترسنۆکە ئەمەی کە من لە سلێمانی ئەیبنیم ئەمە ترسنۆچیە ئەمە تۆقانی خەڵکە ترسێکەیە خەڵک بۆ مانەوەی خۆی ئەمە ترسی ئازایەتیە ترسێکی ترێ هەڵەسیت و ئەکەویتەوە ترسە زۆر گرنگە ئەم ترسی من ئێستا ناو خەڵکایی بینم ئەمە ترسنۆچیە ئەمە خۆشاردنەوەی خۆشی نازانێ بۆچی لەبەر ئەوە لایەنی دەرونی خەڵکەکان منەڵێم دەستان خۆش بێت ئاگال لە خۆ بێت بەڵام ئەم قەلەقی ئەم گەوری ئەمەی کە ڕەنگە شایدی فێکتە تەندروستەکانی و قەلەقەیە زیاتر بێ لە ڤایرۆسەکە جا ئەوە شتێ ئەوە خۆی دکتۆر شاهۆر نازانم چۆنیت باسیەکە شتێکمانێ پێوتێ سایکۆسۆماتیک یعنی لە ڕووی دەرونیەکە لە ڕووی جەسەدیەکە من نایەمەوە باسەنە بەڵام ئەوەی کە ئەڵێم بۆی خەڵک وای نەزانێت تۆ خەڵک لە بەردوودا دروست بۆ نابێ لایانی دەرونی قەلق بێ نابێ قەلق بێت بەس ئێمە ئیشی ئێمە ئەمڕۆ کەم دانیشتەمان کرد و دانیشتێکی زیاتر بەرای سایکۆلۆژی و سایکۆلۆژیە ئەڕوات بۆ ڕەوینەوەی ئەو قەلەقەیە دەستخۆش زۆر پاکێجێکی گرافیکمان ئامادە کردووە هەندێک داتای تایە کە ئەسڵەن ئەگەر بە وردی سەیری و پاکێجە گرافیکە بکەین سەیری و زانیاریانە بکەین ڕەنگە لە هەڵامەت وەکو دکتۆر شاهۆتی لە هەڵامەت کەم تر سەیری ئەم ڤایرۆسە بکەین بینەر بن. کۆڕۆنا لە کۆتایی مانگەکانی ساڵی 2019 لە شاری ووهانی چین دەرکەوت. ئەمە ژوای کرد چەندین وڵات دەرگای گەشتەکانیان بە ڕووی چین دابخەن. کۆڕۆنا بە خێرایی لە جیهاندا بڵاو بووە و ژمارەی تووشمان بە ڤایرۆسەکە لە 90,000 کەس نزیک دەبێتەوە. تاکو ئێستا نزیکەی 100 تووشبووان گیانیان لەدەستداوە. بە پێی دوایین ئاماری ڕێکخراوی تەندروستی جیهانی تاکو ئێستا 87,501 کەس تووشی نەخۆشی کۆڕۆنا بوونە. لەم ژمارەیە 2994 کەس گیانیان لەدەستداوە. ژمارەی ئەوانەی کە چاکبوونەتەوە 41,950 کەسە. ئامارەکان ئەومان پێ دەڵێن ڕێژەی چاکبوونەوەی ئەو کەسانی تووشی ڤایرۆسی کۆڕۆنا بوونە لە ڕێژەی ئەو کەسانە زیاترە کە بەهۆی ئەو ڤایرۆسەوە گیانیان لەدەستداوە. تاکو ئێستا 2994 کەس بە ڤایرۆسی کۆڕۆنا گیانیان لەدەستداوە. ئەمە لە کاتێکدایە کە بەپێی ئامارەکانی ڕێکخراوی تەندروستی جیهانی ساڵانە 1,250,000 کەس بە ڕووداوەکانی هاتوچۆ گیان لەدەست دەدەن. سەرڕای ئەوەی ڤایرۆسی کۆڕۆنا بەو شێوە مەترسیدار نییە ڕێژەی بڵاوبوونەوەشی بە بەراورد بە ڤایرۆسەکانی دیکە کەمترە. بەڵام ڕێنمایە پزیشکەکان لەسەر ئەوە کۆکن کە خۆپاراستن باشترین چارەسەرە. کەچی بەشێکی زۆر لە میدیا و سۆشیال میدیای کوردی دوودڵی و ترسیان خستۆتە دڵی هاوڵاتیان لە کاتێکدا ئەرکی میدیا و ڕاگەیاندن بڵاوکردنەوەی ڕێنمایی تەندروستیە نەک بڵاوکردنەوەی ترس. دەستخۆش دکتۆر شەرزاد دکتۆر کامەران وتی ئەمەی کە ئەگوزارێ لە سلەیمانی و شارەکانی کوردستان ببوورە دکتۆر شاو من لە ناوە زۆر خراپم نەش خڵەفاوم بەڵامی تر لە ناوە خراپم. ئەوەی کە ئەگوزارێ شوبهانی بە ترسنۆکی خەڵک لە کاتێکا گەر تۆزێک شتۆڤەیەکی تری بۆ بکەین ئەگەر دوو جار بیر لەم بابەتە بکەینەوە کورد میلەتێکی بەغیرەتە بەڕاستی میلەتێکی بەهێزە وەکو باسم کردیانی ئێمە چەند کیلۆمەترێک لە درندەترین تیرۆری سەرم ئەرزەوە دووربووین بەڵام ئەوەی ئەم شەو بینیمان نەکرا ئەو شتە نەکرا بەڕاستی کە پشکرایە چی بوو قسەکاوێ لە ڕووی دەرونیەوە چۆنی ئەم غیرەتە دوگمەی ئەم غیرەتە لە ناو تاشی کووردا پاپکەینەوە کە ئیشکایانی غیرەتەکەی بێتەوە شوێنی خۆی و چکە کە ئاڵێم غیرەت بنەمێ بە زمانێکی
گشتی قسە بکەم ئەگەرنا ئیشکردن لە بەرزکردنەوەی مەناعی خەڵکە لە ڕووی تەندروستیشەوە کاریگەری ئیجابێ بێ ینی چۆنی بکەین غیرەتی خەڵک دروستکەینەوە و ئەو مەناعا و ئەو هێزە بگەڕینەوە بۆ جستەی خەڵک. بەڵێ من لەگەڵ قسەکانی کە دکتۆر کامەرە تا ڕادێکی باش چوە ناو مەوزوعەکەەوە بەڕاستی بە وەکو جەنابە باسی کرد میلەتی ئێمە بە زۆر بەرز و نزمیان ڕۆشتووە بە زۆرشتی لەمە قورسترا ڕۆشتووە ئەمە لە چاو کارەساتەکانی پێشووە ئەتوان بڵێم هەر هیچ نییە ڕاست و یەک شتی لە طبیعەتی ئەم دیاردایە لە هەموو دیاردەکانی کە کارەساتەکان کە ڕووەکە بریتێ لە هەماهەنگی ینی هەمووی پێکەوە ئیشکە بەڵام یەک شتێ لە مصطلحێکی ئینگلیزی ئەڵێ ئەگەر شتێک هات یاوەکو فایتێکی یاوەکو فلایتێک فایت یعنی یا ڕووی ڕوبەڕوویە بیت و شەڕی لەگەڵاکە یا ڕاکەیت لەم دوو حاڵەتە زیاتر نییە هەر مەسشتێ دروست بێ یا بەرەنگاری بێتەوە یاوەکو ڕاکەی لە مەسەلەکە دڵنیام میلەتی ئێمە ئامادەیەوەی هەیە کە بەرەنگاربوونەوەی ئەم شتە بکات بەڵام لە ئەنجامی نەبوونی وەکو کابراوتی مەسادیری چاک و معلوماتی تەواو و ڕێنمایی تەواو و تۆکمەیی لە پلانە لەوانەی ئەو میلەتە نەقسی ئەوە کاری کردێتە سەر ئەوەی کە نەتوانێت دابنیشێ بەرەنگاری بێت و لە نتیجە پەلاماری چییە؟ پەلاماری ڕاکردنەکەیە ئەمە لەلایەکەوە ئەمە نقطەیەکە نقطەی دووەمیان هەشتێکی تازە کە یەک هەشتێکی تازە نەناسراوە بۆ نمونە دراسەیەکەیە لە ئەمریکا ئەڵێ یەک لە حەو کەسە یەک کەس بە نەخۆشی دڵم برێت بەڵام لە یەک کەس لە 45,000 بە تیرۆریزمە برێت باشە ئەمە دراسەیە بەڵام پێی بڵێ لە چیە ترسی لە نەخۆشی دڵە ترسی یا لە تیرۆریزمەکە ئەڵێ لە تیرۆریزمەکە ترسن تۆڵی یەک لە 45,000 ڕاستە بەڵام بۆ یەک لە حەوتەکان ئەترسیت کەمە یەک لە حەو کەسە تیامرێت ئەڵێ چونکە ئامە ئەزانم لە مەوزوعی نەخۆشیەکە شارەزان بیستومە هاتۆ بە جۆما بینیومە نەخۆشەکانم بینیوە بەڵام تیرۆریزەکە نامۆیە نازانین لەکوێیەت ئاینژن مەسلەی نەبوونی شتێک کە تۆ ئاشکرایی و معلوماتی زۆر بەقوت نەبێ لەبارەوە قوڵ نەبێ لەبارەوە هەر عینە و عملەی لە دروستەیە ئەو ترسە دروست ئەکات اینجا من ئەڵێم سوچەکەی چێە ئەخر من ئەوە ئەڵێم لێرە ئەمە ئێمە بڵین ئەمە میلەتەکە ترسنەوەکە یا ترسنەکە من ناتوانم قسەی بکەم و بەڕاستی ئەو قسەیش ناڵم بەڵام ئەڵێم میلەتەکە ئامادە نەکراوە بۆ بەرەنگاربوونەوە ئایا چۆن بەرەنگاربوونەوە مەسەڵەن ببورە ناوکەی جناش سازان هەمومان مشکلی ناومانەیە ساراخان باسی شتێکی کردوتی میدیا ئێمە میدیایەکی زعیفە یا هەڵنەساوە بەکاری خۆی خۆ لە وڵاتەکانی کەش میدیاکان هەڵناسن بەکاری خۆیان بەو شێوە بەڵام میدیاکانیش مەصدەری ئەوڵ و ئاخریان ئەو لجنە سنتراڵەیە مرکزیە کە دانداوە معلوماتی بابە میدیاکان بەڵام تو ئیسا میدیا ئازاد کەی لێرە بڵێ ئادەی فلان ڕۆژنامە فلان قەنات بارزوی خۆی لەسەرم ڤایرۆسە قسە بکە قسە ئەکەن بە ئارزوی خۆیان بەڵام مەصدەرەکانی کوێیە مەصدەرەکانی یا کتێبێکە یا گوگڵەکەن یا معلومە گیرفانی خۆیانە تۆ ئەبێ بگەڕیت بۆ ئەو سنتراڵە کە ئەو سنتراڵە کرد بە مەرکز منە پێتەڵم BBC کە میزاعەیەکە هەمومان نەیزانین هەم قەناتەکانی بەریتانیا هەموو معلوماتەکانی کوێیە ئەڵێ وەزارەتی سەحا ئەم نسبەتی وەزارەتی سەحا ئەمەی ئین کرد لە خۆیان و قەت ئەو معلوماتە نایاندسە بۆ شتەکان سنترلایز کردووە دەستخۆش ساراخان تۆ لەگەڵ ئەوایت هەڵایەک بڵاو بۆ لەسەرەوەی کە یەکێک من بۆ خۆم و ڕۆژنامەنووسێک لەگەڵیان تۆ ژووک و میدیاکارێک لەگەڵ ئەوای گەنجێک بوو پێما بێ خۆشی پزیشک بوو ڤیددیویشی بڵاو کردەوە لەسەرەوەی کە ڤایرۆسی کۆرۆنا لە فلان شار هەیە و لە فیسا شاردنی و ڕاکەن و وابکەن ئیجراعاتی لەگەڵا کرا و ڕوبەڕووی یاساکرایە و دەستگیر کرا و چوزانم لەگەڵ ئەم جۆرە مامەڵایەت خۆی لە ڕاستیان من لەگەڵ هیچ جۆرە فەوزایەکانی بەڵام ڕێخستن بەمانای ئەوە نییە فەوزا بڵاو بکەیتەوە و بەمانای بەرگتن لە ئازادی ئەمە هەڵە گەورەکەیە ئێمە بمانەوە وەکو ئەوە بکەین لەبەرەوەی میدیاکانمان قسە لەسەر ئەم بابەتە نەکەن ئەساسی ئەو مشکلەی کە دوێنێ شەو دروست بوو ئەزمەی بنزین دروست بوو لەوە نەبوو کە یعنی خەڵک لەوە پترسێ ڤایرۆسەکە بێت و نەتوانێت بەسیارە بڕات چونکە بۆ چۆڕی یعنی ئێرانە لە تۆ زیاتر هەیەی هەموو وڵاتەکانی دەور و پشت لە تۆ زیاتر هەیە ڕاستە پشەوی سۆشیال میدیا و بەڵێ مشکلەکە ئەوە نەبوو مشکلەکە ئەوە بوو ئەو کەسانەی کە لەو دانیشنا بوون ئەساسەن ئەوەنە پڕزانیاری نەبوون کە بڵێن ئێمە بۆ نمونە بۆ ماوەی 2 مانگ هەموو شتێکی خۆمان حازر کردووە ئەگەر سنوورەکانیش داخێن خەڵکی کوردستان بۆ نمونە دڵنیاکەینەوە کە هیچ ترسێکیان نەبێ تووشی ئەزمەی بنزین نابین
تووشی بۆ نمونە ئەزمەی ئەوە نابین کە هیچ خواردەمەنیەک لە ئەگەر ئەم سنوورانە داخێن ئێمە بەشی ئەوە خواردنمان لە مەخزوونی خۆمانە هەیە و حازرمان کردووە ئەساسەن بێن معلوماتی ئەوانەکەەوە ئەکات خەڵک بترسێوکەوە ئەکات میدیاکانیش ئازاد و دەستکراوە بن بە پێچەوانەوە من مەبەستم لەوە نەبوو میدیا بەباشی ئیش ناکە ئەڵێم ئەبێ میدیا بەباشتر ئیش بکە بەڵام مەزدەری میدیاکەکێ مەزدەری میدیاکە ئەوەیە کەم ئێمە خۆی لە کاتێکە مافی پێدانی زانیاری ئەبێ هەبێ ئێمە مافی پێدانی زانیاریمان نییە مشکلی ئێمە ئەوەیە کە ئێمە بەلای هەر شوێنێکە ئەڕۆین زانیاریەکی دروست وەربگرین لە ڕێگە دروستەکەەوە زانیاریمان دەستناکەوێت بۆیە خەڵک وای ڕاستەساراخان خۆت بە خۆتەی ئەگەر معلوماتێکی زۆری شت لابێ بەڵام من پێم وایەوە بێ احترامیکردنە بە پیشە ئەسلەکەی خۆت کاتێک کە تۆ بە ماسچێکەوە کە تۆ میدیاکاری چوزانم مامۆستایی و ڕەنگە خوێنەوەشێ بۆ ئەم دیاردەیە بۆ ئەم ڤایرۆسە هیچی کەمتر نەبێت لەو بەدواداچوونەی کە دکتۆرێکێکە بەڵام ڕێ بە خۆتەی دانیشی ڤیددیوێ بکەیتەوە لایڤێ بکەیتەوە و قسەی ینی معلومات بی لەسەرم دیاردێ بەڵام کاک دەرو من ئەو پرسیارە ڕوبەڕوو خۆ دەکەمەوە باش لە زۆعفی چییە ئەوە دروست بووە ئەو ئیسارە و ئەو ڕوژانە دروست بووە لە زۆعفی چییە؟ طبعا لە زۆفی وەکو دکتۆرشایی کە سنترالێک نییە بنکەیەکی تەندروستی نییە قوتبێکی تەندروستی نییە کە میدیاکان بیکەن بەسەر چاوی هەواڵی خۆیان لەبەر ئەوەی تۆ معلوماتی دروستە لە وەزارەتی تەندروستیەوە دەست ناکەوێت لەبەر ئەوەی میدیاکان ناتوانن لە وەزارەتی تەندروستیەوە هەموو ئەو زانیاری و ڕێنمایانە بەباشی بگەێن لە خەڵک بۆیە جێی ئەوە ئەبێتەوە کە خەڵکێک نابەرپرسانە بابەتێکی وروژێنەر لە ناو فەیسبوکەکەی خۆیان لە ناو ئەکاونتەکەی خۆیان لە شوێنێکا بڵاوەکاتە و خەڵکیش باوەڕی پێک یعنی ئەمە نابەرپرسیارەتی سەپۆرت بۆ قسەکەی جەنابەت ینی وەزارەتێکی گەورە و گرانی و وەزارەتی ڕۆشنبیری لە هاتنی ڕووداوێکێ لەو جۆرە بێ ئەرچی زۆر ینی ئەرکەکەی قورس بێن ینی چەندین هەزار مۆزەف و هونەرمەند و کارمەندی حکومیت هەیەەوە ینی هەتا ئێستا هەڵ نەساوە کە چوزانم پرۆمۆشنێک سپۆتێک دروستکە کە چوار هونەرمەندی کۆمیدی ڕەنگە پرۆمۆشنێک دروست کات بۆ هێوەرکردنەوەی پرۆمۆشنێکی کوالەتی بەرز و بە عقل بۆ هێوەرکردنەوەی دۆخی خەڵک ڕەنگە هەموو شتێک باش بێت ینی ئەو ئەزمەی کە ئەم شەو دروست بوو لە سۆشیال میدیا ینی بە کۆمەڵێک لێدوانی قایمقام و پارێزگاکان و بە چوزانم بە بەیاننامەیەکی سەرۆکایەتی حکوومەت دۆخەکە لە ماوەی سەعاتێکا هۆن بۆ بەڵام هەتا ئێستا وەزارەتی ڕۆشنبیری نازانم ینی ئیشی بەو کارمەندانەی چییە؟ ینی دەیان هەزاران مۆزەفی هونەرمەندە هەیە کە تۆ ئیجبارن کە بێ ئیشێ بۆ بکەن بۆ تا ئێستا نەتوانیەوە پرۆمۆشنێک دروستکەی بۆ هێوەرکردنەوەی دۆخی دەرونی خەڵک بەڕاستی هەرتۆ بزانە کات دەروون لە ماوەی ئەم چەند ڕۆژانی ئێمە محکومین بەوەی کە تووشی ئەم ڤایرۆسش بێتە وڵاتەکەی ئێمەوە چونکە سنوورمان کراوەیە تۆ لەو ڕۆژەوە ئەم دەستگا میدیانی ئێمە بزانە توانی ویانە لە وەزارەتی تەندروستیەوە کۆمەڵێک ڕێنمایی تەندروستی وەربگرن کە لەناو هەر لە بینی بەرنمەکانە باڕکلامی بچوک دای بەزێنن هەڵبەتە بە خۆشحاڵی و کوردستان 24 ئەمە دیفاع نەبێت لە کوردستان 24 کوردستان 24 و سپۆتەی دروست کردووە بە هەمانگی لەگەڵ وەزارەتی تەندروستیە کە کۆمەڵێ خاڵی کورت و پوختە لەسەر خۆپارێزی لە ڤایرۆسی کۆرۆنا و معلوماتەکانی ینی زانیاریەکانی بۆ پێکەنی وڵا کە ئینسان گوێی لە بڵێن ئەوانی پسپۆرن با بڵێن کاکتۆرشاهۆ میدیاکات هەست بەوە ئەکەی دەسەڵاتی ستە شتێگە خوێنێتەوە گاپێکەیە کەلێنێکەیە لە بینی هاوڵاتی و دەسەڵاتە ئەو سیقەیە بەرداخەوە سیقەیە دەسەڵات و هاوڵاتی ونیان کردو لە بین یەکتریە هاوڵاتی ئستاڵەکە کە جاوان بۆ ئەو خۆی سەرەوە نازانین کە سوکارەکەی با بۆ فلان وڵات خۆی ڕائەکە یعنی لەبەرەوە بۆ نمونە باسی بنزینی کرد ینی مەسلەی بنزین و مەسلەی کۆرۆنا بەڵێ ڕەبتی زۆر گەوریان بەیەکەوەیە تۆ کە کۆرۆنایەتە وڵاتەکەت سنوورەکان داخی ئەم سنووری ئێران داخی چیز گرانە بێ دەستی دووەم کەشتێنێتە وڵاتەکە تۆ گرانە بێ بنزینی لێ گرانەکە خواردنی لێ گرانەکە خەڵک فێر بووە ئێمە میلەتێکی هەر بە کارەساتە تێپەڕین هەموو کارەساتەکان ئەخوێنەوەن باشوان مێژووی کارەساتە خوێن و مێژووی خۆشی ناخوێنەوە وەکو دکتۆر شاهۆوتی ینی نەبوونی ڕێنمایی پێویست یانی خەڵک ئامادە نیە بۆ ڕووداو لە ئەمە بێمە سەر ئەوە بۆیە شتانە ڕوایە ئەمە بێمە سەر ئەوە بە کورتی بۆی کە قسەمان زۆرە بۆی کە قسەکان بەڵێ ئەمە بێمە سەرەوە من لە قسەکانە پێشنیاری ئەوم کردووە کە وەزارەت خۆی
و بەڕێوەبەری تەندروستیەکان هەموو شەوێک نیو سعات سعاتێک دابنێن لە تەلەڤیزۆنەکانە یا بۆ نمونەوەکو ڕۆژانە چییە؟ بەڵام هەرەوە نێت تۆ بێ بەحسێ بخوێنیتەوە من لەوە ئەمێ بەڕاستی هەستەکەم ئەوە هەڵەیەکی گەورەیە تۆ بێ ئەبڵی ئەوڵا لە سین بەحسێ بڵاوەت و یەک و دووسێ خەڵک ئەبێ بتوانێت بەحس تەحلیلکە خەڵک ئەبێ بتوانێت ڕوودا و تەحلیلکە خەڵک ئەبێ بتوانێت 4 کەیز لە 12 سعات ڕاستە من ئەبێ تەحلیلیکی ڕاستە من پێشنیارێکم هەیە بەڕاستی من پێشنیارێکم هەیە کە بە حکوومەت یاریێمی کوردستانی ئەڵێن لەم دۆخات چۆن لە هەندێک دۆخ لە وڵاتە پێشکەوتوەکانی چواردە وربانە کاتێک ڕووداوێک ڕویا چوزانم کاتێک شەڕێک لە وڵاتێک ڕوئات سیرەکەی ئەو وڵاتە فیگەرێک دانی کا بە وتەبێژی ئەو بابەتە شەوانە ئەم وتەبێژە نیو سەعات کۆنگری ڕۆژنامەیی یەکات لەسەر تەواوی ئەو داتا و گۆڕانکاریانی کە ڕوئەیە بۆ ئەم ڕووداوەش وەزارەتی تەندروستی پێویست ناکا بەم پەرشوبڵاویە ئیشکا وەزیر خۆت لە شوێنێکی مدیر عام لە شوێنێکە فڵان لە شوێنێکە خەستەخانی ئەهلی لە شوێنێکە ئەم لە شوێنێکە گرنگە ینی حکوومەت کۆنگرێکی ڕۆژنامەیی موحەدی هەبێ هەموو شەوێک بۆ نمونە کاتژمێر 8 چارەکێک وتەبێژی تەندروستی کوردستان زانیاریەکان با بە ڕاشکاوی و بە بێترز وەکو ساراخان باسیەکە لە 2000 و ئایدز لەم وڵاتە هەیە ئەشارێتەوە نازانم حکمەتەکەی چیە بەڕاستی ینی بە ناوی شەرەفەوە قورسترین ڤایرۆس بشارێتەوە ئەبێ ئەنجامەکەی هەر شتی وای لێکێتەوە قسەکە ئەوەیە هەموو شەوێک کاتژمێر 8 چوزانم 9 حەوت خەڵک بەگشتی بە یەک فیگەر بناسێ یەک دەموچاو بناسێ لە منتەڵەقێکی لە باگراوندێکی بەرپرسیارەتیەوە زانیاریەکان لەسەر ئەم ڤایرۆسە بات ڕۆژانە ئەمە خۆیە بێت بە هێورکردنەوەی مێشکی خەڵک بەڕاستی. دکتۆر کۆمەڵی لە دوانمان حاضر کردووە لە دوانی خەڵکە بابزانین میدیا کاریگەری ئیجابی هەبووە لە کاتی بڵاوبوونەوەی ئەم ڤایرۆسە لە کوردستانیا سلبی بفەرموو. میدیا بە شێوەیەکی گشتی ورەت پێدەبەخشیان دەدڕوخێنێ وڵات دەیڕوخێنێ بۆ من سیاری گەورم بێبارێنم بۆ ئێرە ئەو ڕۆژێک کە ئەم دیعایە بڵاوبووە هاتم بۆ بازاڕی لێرە ئەم دەمامکەی بکڕم بە فەوری لە نیو سەعاتە حیچی نەما 5 دانم کڕێ بە 15000 5 دانم کڕێ بە 15000 تۆڵی هۆکاری گرانەکانی تەلەڤیزیۆن و کەناڵەکانەوەیان لێ کردووە تەلەڤیزیۆنەکانە خۆشمانین کاکە هەر هەمیان بە نیو سەعات گشتی شادۆ لەم بازاڕە کابرا سەیدەلێ بۆ هاو بە پیکا باریەکەی بردەوە بۆی والله معنویات دەڕوخێنێ ڕۆحت دەڕوخێنێ ورەت دەڕوخێنێ بڵێن میدیا بە شێوەیەکی گشتی دەدڕوخێن یان ورەت پێدەبەخشێ هۆردەگلایەنی میدیا جارێ میدیاکان ورەی خەڵکدا دەبەزێنی و جارێ وزەت پێدەبەخشێنی و معنەویاتت بەرز دەکاتەوە بازاری گەرم دەکات بازاری سار دەکاتەوە میدیا تاسیراتی زۆرە لەسەر هەموو شێوازێکی ژیاندا ئێستا بۆنەوە قەیرانێ وەکۆی ئەو نەخۆشی ڤایرۆسی کۆڕۆنەوەوانە ینی ورەی دابەزاندیان ورەی پێبەخشیوی وەڵڵا ورەی خەڵک دابەزیوە خەڵک دەترسێ لەبەر ئەوەی دەترسێ جار هەیە شتەکە زۆر گەورە نییە بەس خەڵک گەورەی دەکاتن بازاری دادەڕمێنیتن گەورایەکان ئەگەر میدیانەوێت وەڵڵا میدیاکان گەورەی دەکەن میدیا زۆربەی کات لە بوعدە خراپەکەیەوە داخلی ژیانی ئێمە بێ چونکە ئەوانەی کە اختصاصی ئەو کارەیان هەیە کەمترین کات دێنە ئەو بوارەوە بۆ قسەکردن و ئەوانەشی کە اختصاسیان و ئارەزووی قسەکردنیان هەیە هەمیشە لەبەر شاشەکانان و خەریکی قسەکردنن هەتاوەکو مرۆڤەکانی تر بە هەڵەیە برن ئەوەی ئەو ڕکە دەیبینین بە تایبەتی لە سۆشیال میدیا کاریگەری سەتاسەتی هەیە لەبەرەوەی ئەوانەی کە کار دەکەن لە بواری میدیای بە تایبەتی سۆشیال میدیا زیاتر ترس و تۆقین و لایەنی تیجاری و بەرژەوەندی خوازی تێیدا ڕەچاو دەکرێت لەو حاڵەتەدا بێگومان ترس و لە ڕاوچێ بڵاو دەکاتەوە و خەڵکی دەڕوخێنێ کە لە کاتێکدا ئەمە دەزانین ئەرچی میدیا ئەرچی ڕۆشنبیرکردن و ئەرچی خزمەتکردن و ئەرچی گەیاندن و گواستنەوە ئەو زانیاریانەیە کە هەنا میدیا کاریگەری لەسەر مرۆڤەکان دوولایەنەیە لایەنی ئیجابی هەیە لایەنی سلبی هەیە دیارە ئەگەر بەلایەنە ئیجابەکە بیشکێنێتەوانێ ئەوە ڕاگەاندنەکان ئەتوانن ورەیەکی باش بن بە کۆمەڵگا بەڵام ئەگەر هاتوو بەلایەنیشی خراپە بیشکێنیتەوانێ هەمیشە کار لە ورەی کۆمەڵگاکە و کۆمەڵگاکە بە شێوەیەشی خراپ ئەبات.
دەستخۆش دکتۆر منەمێ هەڵبەتە ڕوونە ینی کللتور زۆر نزیکە زۆر تەریبە بە تەندروستی دۆخی ئەو ناوچانەی کە لە جیهانایە چوزانم ڕەنگە بۆ نمونە لە لادەیەکە کابرا قاچی برینارە بێ تۆزێ بنێشتە تاڵی بۆ لێە ڕەنگە چارەسەرەکەی بەقەر ئەو مەڵحەمە بێت کە لە شوێنەگەی کڕێ بۆ لە بڕووی کابرا خۆی قەنەعەتی بۆ شتێ منە میشە لە تەحلیلی خۆما بۆ ئەم دیاردەی شێخ و مەلاو کەم خەڵکانی کاچنە لای ئەم خەڵکانە خۆیان چارەسەرەکەن من ببوورە بۆ پزیشکە جدیە بەڕێزەکان و جەنابان من هەمیشە ئەمە تەحلیلی من بۆ ئەم شتا ئەوەیە کە دکتۆرەکان لە کوردستانە بەشێکی ناڵێم زۆر و کەمیان بەڵام بەشێکی بەرچاوی دکتۆرەکان لە کوردستانە وەکو پێویست مامەڵەی تەندروست لەگەڵ دەرونی نەخۆشەکان ناکەن یعنی هەندێک جار ئەچی بۆ لای دکتۆر ئەسڵەن سەیری ناوچوانی شوێناکە شتەکە و بۆ نووسێ و دکتۆر کامەران بەڕێتەکە بەڕاستی ئەمە وای کردووە نەخۆشەکە پەنا بەرێتە بەر شێخێک مەلایەک چوزانم قۆڵ بڕێگە چێتە لای تۆزێ قسەی زلی بۆکە و قسەی ڕەنگاو ڕەنگی بۆکە فعلەن لە ڕووی دەرونی و معنەویاتی بەرزە بێتەوە ڕەنگە کۆنتترۆلی نەخۆشەکەی بکات قسەکە ئەوەیە زۆر هەندێک خەڵک ینی پێچوانەی ئەم بەڕێزانی کە لێدوانمان لێوەرگرتوون بەشێکی زۆری خەڵک پێی وایە کوڕەڵێ فشەیەکە کە چییە خۆیتر دنیا هەر مردنە و کاریگەریشی ڕەنگە هەبێت ئەم قسانە ئەم جۆرە لە ورەیە ئەم جۆرە لە مامەڵەکردنە لە ڕۆ تەندروستیەکەیەوە ئەنجامی باشی هەیە طبعا ئەوە بەسراوەوە بە ئاسی ڕۆشنبیری ئەم میلەتەوە ئەم میلەتە تای سەر باوەڕی بە چەندەهاشت هەیە جەناو باسی بنێشە تاڵەکە لەسەر مەسەن برینێ ئەمە شتێکی تەجروبی و پێشتر ئەو عیلاجە نەبوو لە باتیەوە بەکارهێنن لەوانە برێشتاڵەکەش مادەیەکی زۆر باش بێت بۆ نمونە عیلاجی ئەو شتە بکات بەڵام ئاسی تەندروستی زۆر گرنگە یعنی مەسەنەن لە ناومیلە بەس پێشەوەی کە ئەمە یەک تعلیقی لەسەر قسەی ئەو باش بەس بیرە نەچێتم بۆ گرنگە بەشێکی زۆر من بۆ خۆم هیچێکم لەو گروپەی کاڵم فشەیە ینی بۆ خۆم من بەشێکم لەو گروپەوە ساراخانی شەر پێشتر قسەمان کرد بابزانام ئەویشە لە گروپەکەی ئێمە و دکتۆر کامەران لەو گروپەیە ناڵین فشەیە هەڵبەتە بەشێوە بازارەکە بەڵام خۆمان ناوەتە دەست شەپۆلەکەوی تر ئاگامان لێ و دەستی خۆمانە شوین و پاخۆ پاگ و تەمیزی خۆمان ڕاگرین و توش بووین خۆ لەو خەڵکە کەم و زیاتر دین بەڕاستی من بۆ خۆم لەو گروپە میتر باش بمیاخ وڵای ئەو ناوی لێ بنی بڵێ ئەمە شتێکی مەسەن گاڵتی پێ بکە یا بڵێ ئەمەوانیە لەو ئاسانیە چونکە شتەکە حقیقەتی هەیە وجودی هەیە باش هەڵبەتە لەسەر حقیقەتەکە قسە ناکەین ئێمە لەسەر ئەوە قساکەین کە خۆمان بە ئاسانی وەرمانگرتووەڵێ طبعاً تۆ توانین شتەکە بە ئاسان وەربگری ئەمە ئیسە قسەیەک هەیە ئەڵێ چەندێک کوشندەی دەرونیەکە ئەوانی کە بەدوایە لە عواقبی دەرونی لەم ڤایرەسا و لە نەخۆشەکانی پێشوشە لە سارس و لە ئیبۆلا و لەم لاولا ئەوەی ئەوە داین ڕوخانن و خراپەکاری دروستەکە نە ڤایرۆسەکە دروستیەکات نە نەخۆشیەکە دروستیەکە ئەمە بۆ فاکت ئەمە ڕاست ئەمە یعنی حقەتەکە باش ئەمە بە بێدڵنیایی بەڵام جەنابە کە تۆڵی مەسەن من دەسە شۆم و مەسەن ئاگام لە خۆمە تامان ئەو جەنابش ئەو معلوماتە لە شوێنێکی کە وەرگرت وانە لە ئەنجامی ئەوەی کە باسییان کردو دەستشتن بێکە تۆ جەنابە مەسەن شوێنی ئەوەکەی بەڵام تۆ باسی ئەوە ناکە هیچێک کە ئەڕوا مەسەن بۆ نمونە ئەڕوا بنزین سارەکەی پڕەکە لە بنزین ئەڕوا 10 کیلۆ نازانم برنجەکرە و چەند کیلۆ ئار دەکرێت و چیەکە و چیەکە تۆ لەوانەیە ناحی دەرونی یا ناحی شخصیەتی بەهێزبی بەڵام ئەو کابرا لێەوە ئەڕوخێ ئەوە ئەبینێت دوو فەردە برنجی بردەماڵ و کاکە چی وڵا ڤایرۆسەکە بڵاو بێتەوە هەڵەسێ ئەگەتوانەی کڕینەکەی نەبێت چیەکە ئەڵێ بەخوا من بەم دەستشتە بە عمل نایە ئەوێ شتی کە بکەم یعنی قەزم وێ سەر شخصەت و تێگەشتن چەنێتی ئەگەی ڕاستە شوێکە ویستە قسە بکەی لەسەر ئەو لێدوانەکانمان خاصەکەم دووشتیان تێکڵ کردو لێ باسی میدایەکەن بە مەشاکیلی اجتیماعی و مەشاکیلی سیاسی و ڕەخنەگرتن و ئەم شتانە ئەمە لە هەموو وڵاتێکە لە کانگدو کامەران لەوانە شارەزای لەو ئاگاداری و مۆزۆ لە وڵاتە ئەوروپیەکانە کابرای شوێنی کابرایکی هونەرمەندەکەوێت یا گۆڕانی بێژێکەوێت شتی غەڵەتی لەسەر نووسێ شتی درۆی لەسەر نووسێ ڕاستی لەسەر نووسێ ڕسمیەگری ئەملا ئەو لە ئەمانە بەڵام مەسەلە عیلمیەکە و نەخۆشیەکان ئەمانە حقیقەتن فاکتن ئەمە ناتوانانی تۆ دەستکاری بکەیت یعنی میدیاکارەکە تۆ چاواشەتەکە ناتوانێت چاواشەکە ئەگە بێت و ئەو معلومات و داتا و ستاتیستیکی یعنی لە مەزدەرێکی وەکو جەناوی سەرخاموتی لە مەزدەرێکی بڵین بۆ تۆ بنومونێ موحدی وەزارەی سەحەی ئەوەی کە سنترالایزە ئەوەی کە دوای نەخۆشەکەیکەوێ بە دەقە و بەهین و ڕیپۆرتی ڕۆژانە لەوایە چەند ڕۆژ لە ڕۆژە ئەیا بەدەسەوە میدیاکارەکە ئەوە فاکتە و حقەتە ناتوانێت چاواشی ئەو خەڵکە بکە باش ژۆک لەوە تێگەشتی نۆکوای دزەکەی
ساراخان باسی کرد 2000 لە هاوڵاتیەوە باسی کردووە پیان و تۆ نابێ باس کرێتەوەمانە بە بابی شارینەوە 2020 ساڵ تێپەڕیەوە بەسەریا هەر ئەشارێتەوە لەوە تێگەیشتین کە پەردەپۆشکردنی هەندێک دیاردە و هەندێک نەخۆشی لەناو ئەم کۆمەڵگەیە نەخۆشەکەی وەندە گەورە کردووە کە ئێستا بە فعلی میدیا ناوێرێ باسیکە قسەکە ئەوەیە ئەو دەستشلکردنە بۆی لە ڕووی تەندروستیەوە بە کورتی جوابم بەرەوە ینی ئەو دەستشلکردنی کە من خۆمم بە نمونە هێنایەوە لە ڕووی تەندروستیەوە باشە یا خراپە واللهی بەڕێی من ئەو دەستشلکردنە چووکە لەبەر ئەو ڤایرۆسەکە تازەیە یعنی ئیسا بۆ نمونە کە هاتە ناوە لە بەریتانیاش وتیان ئەم ڤایرۆسە 14 ڕۆژ ینی بێعرازە و نەخۆشەکە بڵاوکات و باشە باش ئیسا درێژیان کردوەوە کردیان بە 20 ئیساڵ تا 27 ڕۆژ احتیمالە جەناب بە ڤایرۆسەکە و پێبێ و هیچ عرازی شتیان بێت و لە هەمان کاتیشە بیگوازی قوڕی بەسەرمانجا قەزم لە شتەکەی لە باسی لە نەبوونی معلوماتی کافی چووکە شتەکە تازەیە ئێستا لەم مەرحەلەی جەناب کە ئەم تەسەڕوفاتانەکەی بەپی ئەو معلوماتەیە کە هەتە باشە باش شتێکی لەوانەیە زۆر عادی بە منیش واکەم لە تۆ زیاترکی بە هیچ شێوەیە زیاتر ناکەم باش هیچ زیاتر ناکەم ئێستا مالیاتۆ من دوێنێ پێرە تەلەفۆنێکم باو لە تەلەفۆنەکار تۆزێک سیحەتم باش نییە منە ماوەی هەر ینی پێش کۆرۆناش ئەکۆکم و تۆزێک قورگم تاو نییە کابراوتی موعیدمانە بووبی بینیوتی بەخوا ناوبینم کاکە تۆ کۆرۆناگە گرتووە ینی هەر بەرجدیشی بوو خەڵچەکەی بەو جۆرە ترساوەلی باش کا کامەران بە کورتی وەڵامی چۆن بەرەوە ئەم گروپەی خۆمان نازام خۆ تۆش بستە گروپەکەی خۆمانەوە کە تۆزێک بە بەسیتی مۆزوعەکەمان وەرگرتووە و زۆر خۆمان سەغڵت نەکردووە من بە بەسیتی وەرم نەگرتووە من لایەنێکی منطقی واقعی زانستی قسەی لەسەرەکەم من کێشەکە وەکو خۆی باسەکەم کە لەسەر مستەوای سێ منەظەمەی گەورەی دنیایی قسەی لەسەرەکرێ من بە هیچ شێوەیەک ئەم مۆزوعم بە ئاسانی وەرنەگرت هەڵبەتە باسی ڤایرۆسەکە باسی تعاملی خۆمانە تعاملی خۆم لەسەر ئەو سێ ئەساسەیە لەبەرەوە ئەڵێم لە وڵاتێکە کە کوردستانە ئێستا هەتا ئەم دقەی دانیشتوین من نازانم ئێوارە چی ڕوایە یا شەو چی ڕوە کە ئیسمان نییە لەبەرەوە من وەکو مانگی دە تەسەڕوفەکە مانگی دەی 2009 تەسەڕوفەکە ئیمڕۆ ئاوا دانیشتوم بیستی نەخۆشم بینیوە هەموو یەت ئەکۆچێ و ئەڕوا ئینێرم بۆ ئەشیعە و ئەڕواویەت لەبەرەوە بەخوا ڕێک لە گروپەکەی خۆمان من هیوارم ببم بە قوربانی قسەکانی خۆم نەئیشەڵڵا چونکە بۆچی دکتۆرەکان قوربانی بوون لە سین قەیچێکە با دکتۆرێکیش لەم وڵاتە قوربانی بێ من ئەوە تا سنگم ناوە بە هەموو تەلەڤیزۆنێکەوە بە ئەژڕۆم بە بەیانی ئەڕۆم ماسکی ئەبەستمونە هیچ بەس کە پێم گەیشت من ئێستا ئەم خەڵکی کە ئەبینم پیانە قەیچێکە چووکە ئێمە یەک مشکلی زۆر گەورەمانەیە با لە بیرمان نەچێ عادەیەکەم و زۆر ناخۆشە باش ئێمە سنوورێکمان هەیە آخر ئاحسایی 10,000 کەس هاتۆتەوە ناو بە تەسجیل کراوە لە ئێران هاتۆتەوە 10,000 کەس ئەمە لە کوێ دانراوە کەس نازانێ بۆ نمونە لە ئیداری سلێمانی شوێنیان بۆ کردوونەتەوە بەڵام لە کۆنتترۆل دەرەچن تەلەفۆن کراوە کاکەم بە قاچاغێنەوە ناوە تو ناتوانین ڕێ لە خەڵک بێ یەک ژمارەیەکی زۆر خەڵک لە ئێران بەستە لە ئێرانەوە بەڵێ من بەستم تورکیانیە بەبستم بەڵام ئێستا بۆ نمونە کەرکک اینجا وەشمان لەبیر نەچێوە نەزان کە کورد خۆی دانیشتۆ خۆیە پارێزیە و ئەم شتان نەخێر ئێران خۆی هەنگاوی زۆر گەورەی ناوە عێراق خۆی هەنگاوی زۆر گەورەی ناوە هەر ئیمڕۆ لە کەرکووکە هەموو شتێک باش هەر بۆ سەپۆرت بۆ قسەکەی جەنابەت من بەلایانی ئەمنی کوردستانە دەم هەڵبەتە ئێمە تۆز دێتەن زییتەکەین لە بەروی فەلسفەی دروستکردنیە بەرنمەیە لەسەر فەلسفەیەکی علمی لەسەر باگراوندێکی علمی ئەمانێ ئەم ڤایرۆسە ئەم دیاردێ ئەم دۆخەی کە هاتۆتە پێشەوە بۆ میلەتێکی کورد کە هزار نەهامەتی گەورەمان بەسەر هاتووە ئاسان وەریگرین ینی من دووبارە و سێبارەیەکەم وەکو دکتۆر شاوژوت ینی کێشە و نەهامەتی و ئازار و ڤایرۆسی ڕۆحی وا ڕووی کردوتە ئەم میلەتەوە بەرگەمان گرتەوە بە پەیوەژیاین و بە شەرەفمەندانەوە مردوین دەردینەڵێ ینی ئەمە شتێکی هەر زۆر ئاسانە بەڵام سەپۆرت بۆ ئاگاداری بۆ لایانی پەیوەندیداریانی ئەو حاڵەتی کە ئەمڕۆ لە کەرکووک تۆمارکراوە خێزانێکێکە لەو خێزانانی کە وەک ئەوترێت بە قاچاغ لە ئێرانەوە گەڕاونەتەوە هەرێمی کوردستان ساراخان بایتر تۆزێ بچینە چارەسەر من ینی وەکو بینە لە بەرنامەکە دڵخۆش بووم کە قسەکانمان لەسەر ئاستێکی علمی و لەسەر ئاستێکی ئەکادیمی میدیایی سوچ و ئازار و خەلەلەکانمان بۆ ڕایگشتی شەرح کرد و هەستەکەم ئەم بەرنمەیەش تۆزێک باریشانی خەڵکی پێسوو کە بێت بەڕاستی بەڵامی تر چۆنی چارەسەری بکەین ینی لە ڕووی میدیاییەوە چۆنی حکوومەت چارەسەر بێ بگریمان کۆمەڵی میدیای بەرەڵاو حرەڵا هەیە
هیچ لە ئیتیکی سەحافی نازانێ وەکو جەنابەت و خۆ زۆر ئاسانە چیە ینی خۆلەوە ئاسانتر نیە تۆ بە ئیتیکی سەحافی خۆدیشکەی بەڵام کە نەیزانی ئیترە بێت چۆن چۆنی مامەڵە بکەین. لە ڕاستیە من هەر لەو لێدوانانەی ئەو هاوڵاتێ بەڕێزانە و دەست پێکەمەوە کە بەشێکی زۆریان یعنی گلەی یەکیان لە میدیا هەبوو کە میدیا ترسانونی بەڵام لەوێ ئەوان نازانن میدیایەک کە بەرپرسانە مامەڵاکە کە میدیایەکە بە فلتەرات تێپەڕێ میدیایەکە گەیتکیپەی هەیە میدیایەکە ئەبێ پابند بێ بە بنەما ئێتیکەکانی ڕۆژنامەوانەوە ئەبێ پابند بێ بە یاساکانی ڕۆژنامەوانەوە لەگەڵ میدیایەکە کە سۆشیال میدیایە و بێ فلتەر و بێ هیچ شتێ لە ئەکاونتەکەیت خۆتەوە وەکو باسە کرد کەسێکێت و شتێکی موسیر بڵاوەکاتەوە بە ماسکێکە و هزار شتی ناجۆر بڵاوەکاتەوە ئەم دوشتە جیاوازە. بەڵام دیسانەوە باسیەوەکەمەوە کە گاپێک هەیە گاپەکە ئەوەیە بۆشاییەک هەیە لە بێمەعلوماتیە خەڵگە چێ باوەڕ بە سۆشیال میدیاکە لە بێمەعلوماتیەیە کە ئەچێ باوەڕ بەشتی ناڕاستەکە لە شاردنەوەی بابەتە ڕاستی واقعەکانە خەڵگە پەناباتە بەر ئەو جۆرە میدیانەکە باوەڕیان پێ بکەن. بۆ نمونە هەتا ئێستا ڕوون نەکراوەتەوە پێشتر وابزانم کاکتۆر کامەران باسیەوە کرد کە ئەم ماسکە بۆ کێ زەرورە بۆچی هاوڵاتیە کە بار هەڵگرە یەت بۆ نمونە متئەکیدم بۆ خۆی و سێ مناڵ و ژنەکەی کڕیوە بای 15,000 5 ماسکی دەستکەوتووە ئەم ماسکە بۆ کێ زەرورە بە تایبەتی ئەبێ کێ بەکاری بێنێ هەموو ئەمانە ڕاستە ماوەکەی چەند بمێنێتەوە ینی مەسەلەن خۆم ئەم ماسکەوە نییە تۆ 15 ڕۆژ لە دەمولوت تا بێ ینی پێما بێ گەر هەر بەکاریشی بینی تەندروستی چەند سەعاتێکە و هینە ینی ماسکەی من بینیومە لە بازارەمە هەمووی چڵکە یعنی لەوە چێ ماسکەکە تووشی تەماشاکە یعنی ئەوە ئێمە لەسەر مستەوایەکە کە ڕەنگە ڕۆژانە متابعی ئەم باشە بۆم کە بە دوا قسە سارا ئێشتا پێویستیمان بە معلوماتە چونکە بە ئەم بابەتە ئەبێ بەردەوام ئیشی لەسەر بکەی و بەردەوام زانیاری تازە بیت و من لەگەڵ ئەوەیە یعنی خەڵک ورەی نەڕوخێت و نەترسێ بەڵام لەگەڵ ئەوانیم هیچ بە ئاسانی سێری ئەم بابەتە بکەیت چونکە ئەمە مشکلەیەکە کە ڕوبەڕوومان بۆ تۆ خەتەرێکی شەکە هەیە یعنی ڕاستە ڕەنگە ئەمە قوەتی ڤایرۆسەکە بۆ نمونە لە ڤایرۆسی بۆ نمونە سارس و ئێبۆلا و ئەمانە کەمتر بێ بەس بڵاوبوونەوەکەی زۆرە یعنی هەتا ئێستا هینەکە زانیاریەکە لەسەرەوەی کە ئەو خانە خوێی کە پێویستە لەسەری بژی بۆ مودەی چەندێک گەمێنێتەوە یعنی ئەگەر من ئەم هەڵگریم نەخۆشێ بم دەزێم لەم مێزەوە چەندێک من کە هەڵگرم لەسەر ئەم مێزە بۆ نمونە ئەو ڤایرۆسا مێنێتەوە خانەخوەیەکی پێویستە دەستی تێوە بات و ئەوی ژوەری دێ یعنی ئەم زانیاریانە ئەبینی ئێستا غایبە لەبەر ئەوە هیچ نەبێ لەم شەوە دەست بکرێ بە زانیاری دروست لە ڕێی میدیاکانەوە و لە خەڵک نەشارێتەوە دەسەکانە خۆش بێ دکتۆر شاهۆ دوا قسەم بۆ بکە بەس بە کورتی وەڵامی ئەومن بەرەوە چکە خەڵکێکی زۆر بڕوای بەوە هەیە تۆزێک کەشوهەوا باراناویە ئەم چەند ڕۆژە هەڵبەتە کاتی تۆمارکردنی بەرنامەکە باسەکەم بەڵام خەڵکێکی زۆر کۆمەڵێ معلوماتی کۆ کردو تۆ بە خۆشمەوە لە خۆم و جاروباریڵێم ئەڵێن ئەگەر دەرەجەی حرارە بگاتە 25 ئیتر ئەم ڤایرۆسە ینی گەشەکردنی ئەوەستێ و ئیشەڵا نەجاتمانە بێ ینی مەبەستم وەرزەکە هینە ینی وەرزەکە مساعیدە هاوکارە بۆ کۆتایهێنانی ئەم ڤایرۆسە وەکو من لە پێشە ئیشارەم پێە معلومات ئەوەنە زۆر نییە لەبارەی ئەم ڤایرۆسەوە و معلومات هەر کۆکرێتەوە لەبارەوە یەشێ لەو شتانی کە احتیمالێک کردەوە سەری بریتێ لەوەی هیندستان کە وڵاتێکی گەرمە کەیسێکی وایتیانە نزیکی لە وڵاتانەوە ئایا گەرماکە تاسیریە بەڵام بە دڵنیایەوەڵێم هیچ شتێک علمیەن ئیسپات نەکراوە کە ئەم ڤایرۆسە لە گەشتە 25 یا 20 یا 24 ئەم ڤایرۆسە نامێنێت و باشە بۆم کە بە دوا قسە هەموو بەرنامەکە یەک دەقیمەوە بۆم کە بە دوا قسە واللهی من ئەوڵم ئەڵم خەڵک ئارام بێت بەڵام لە کاتی ئەم ئارامیان قسەیەکەم ئەبێت سنتەرێکمان هەبێت سنتەرێکی معلوماتی لە پرۆفشنال دروست بوو بێت ئەوە بێ بە تەنها سنتەرێک کە معلومات سەرچاوی زانیاری هەمووی یەک سەرچاوە بێت ئەو سنتەرە لەسەر خەت بێت نەک جەنابوتی یەکجا لە ڕۆژێکە چەندجا لە ڕۆژێکە لە هەموو نیێبوونەوەی ئەبدەتی زانیاریەکان بکە دەسەکانی خۆش بێ منیش ینی پێشنیاریەوەکەم دوا قسم بۆ بکە دکتۆر دوا قسم من باسی چارەسەر ناکەم چون هیچم لە بەردەستانیە تا نەخۆشیەکەم نیە تا چارەسەری کەم باسی خۆ پاراستنەکەیەکەم باشە یەکەم دەست شۆردنێکی زۆر جوان بە ئاوی گەرم بە سابوون دوایەوە ئەو جێڵێ ئەو کرێمە کە بەکاریە ئەبێ ئەلکولی تیابێ هەرەوە نیە دەست بشۆی ئەبێ دوایەوە ئەلکولەکە بێنی بە دەم و چاوتە بیخەرە سەر پەڕۆی ئەلکولەکە بێنە بە دەم و لێوتە
بینێ بەلوتە دەموچاوتی پێ بسڕە ئەم تەزبیحە لابەرە چکە تۆم تەزبیحە جا ئیسفادەی چییە تۆ تەزبیحی پێ سویچی سیارەکە و پێە ئەبێ هەمووی پاکەیتەوە خۆ تۆ ینی تێبینی یەکەم بینی تەزبیح و پەت یعنی پێمانە من جاری وایە پێکەنینم بەهانی قسەیە ئەڵێ دەستی بم ئەی تۆ باش ئێ تەزبیحی بەدەستەوەیە ئەی خۆتی خێتۆ سەر مێزەکە ئەیتە دەست مناڵ یاری پێک ئەی سویچی سیارەکە باشە دکتۆر باسی قسەکەم باش بێ زەحمە دەستی جوان جوانەشوە بە ئاوێکی گەرم لە بینی 25 بۆ 30 دەرەجە بە سابوون ئەو کرێمەی کە ئەلکولی تیا دەستی پێچەورەکە پەڕۆیەک دەم و لێ و دەمینچەوە اینجا ئەوەش ما پێ وڵێ خەریکە شتێکی غەڵەت بەناو خەڵکا بڵاو بێت وڵێ من لە هەواوە ناچێتە دەمەوە ئەی باشە خۆ ئەمە لی نازانین ئەم هەوای چواردەوری توی بە چیە چێتە سیەکانەوە خۆ تۆ ناچی یەکێکە بیگریت و بە پەنجەبی خێ دووەم خاڵی دووەم تخوا بێ زەحمەت ماسک کاتان لەکەم لە دەرەوە ماسکی عادی بۆ هەموو کەس ستاف ماسکە تایبەتیەکە ئەوەی کە زۆر گرنگە کاتان لێ ئەەکەم تکار لە هاوڵاتیانی بەڕێزەکەم زۆر سپاسانەکەی بەناوی هەموو کەسێکەوە ئەگەر لە ئێران بوویت ئەگەر لە کەرکووک بووی ئەم بەیانی ڕۆژ باسم کرد ئەو ئایلانەی بۆ نمونە چوونەتە ئێران کەسێک هاتوێکردن بیڵێن لە کاتی وکێتە خەسخانە بیڵێن چکە تەنها شتێک یەک شت هەیە ئێمە ئەبێ بیزانین ئەویش احتیمادێکی نێسە لە تەشخیسە ئەویش ئەوەیە لە ئێران بوویانە لە کەرکووک لە نزیکی ئەو ماڵەوە بوویانە چکە من ئێستا مەجالم نی ئەو قسەکەی تۆ ئەوەیە ینی ڕازگۆ بین بە کورتی دەسانی وەڵامیەوەم بەرەوە چکە تۆزێ بۆ تەنز باسی کحولێک کرد ئەو جیێڵانی کە بەکارە دەبێ کحولی تیاابێ هەندێک بەڕێز بۆیان نووسی و مەیخۆرن با بڵینەوەی تر مدمینی مین ئەڵێ ئێستا نیسبەکەمان زیاد کردو لە بەروی ئەو کحولە باشە شتی وا هەیە زین چۆن من لە ڕووی علمیەوە باسیەکە لە ڕووی علمیەوە من یەک دیراسی دوو دیراسی 50,000 لەسەر ئەلکول خوێندێتەوە ویستی و شەراب کاکە کە تۆ شتێکی پێێتە پرۆمایل یان ئیثایل لیڤڵ لە لەشی ئینسانە ئەلکول سفرە یا 0.2 تۆ دوو بیرا خۆی کاتە 0.8 یەک پێک شەراب بکاتە 0.9 دوو پێک شەراب بکاتە 1.2 یعنی تۆ یەک یونیتی ویستی ئەکاتە 0. ئەمە تۆ ئەلکول لە لەشتا زیاد بێ من پێم خۆش نییە بێ مەسەرم بەوزخوا من سەعانۆ لە باشە بەبەست بووی باشە زای تۆ سیجازەی دین با قسەکەم تەواوکەم پرسیارەکەی ئەوەیە یعنی ئەمەە لەم مۆزوعانە من چوومەتە خوارەوە لە مەتر و 2 مەتر لەگەڵ تو لە مناقەشە ناوەست حەزێکی 50 مەتر بچۆرە خوارەوە ئەوەی کە لە میدیای کوردی دەرەچێت 10 سانتیمەتر ناتوانێت بچێتە خوارەوە باشە تۆ بە کورتێکی جوابم بەرەوە چکە بەشێکی زۆر ئەمان پرسیارێکی تەنزیشە ئەڵێ نزبەی کحولەکەمان زیاد کردو لە بڕووی بۆ کۆرۆنا باشە لەوانەیە باش بێ بڵێ با دیراسی بکرێ بڵێ لەوانەیە باش بێ بۆ پزیشکە بەڕێزەکانەوە ئەو جێڵین لە کۆتایی بەرنامەکە پێم وا بێ بەرنمەیەکمان دروست کرد جۆرێک لە جۆرەکان جیاوازی تیا بوو لە چاو بەرنمانەی کە لە ڕابردووە و لە ماوەی ئەم چەند ڕۆژەی بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا بڵاومان کردوتەوە قسەکەی ئێمە ئەوەیە کە ئێمە میلەتێکی بەهێزین ئێمە تووشی ئازار و ڤایرۆسی زۆر گەورەتر بووین بەرگەمان گرتووە بە پێوە وەستاوین ئێستا ڤایرۆسی کۆرۆنا هاتووەمە بۆ معنایانە دەستمان شلکەین و بۆ مستەڵەحی کە خۆم وتم بڵین پشێ نەخێر وەکو جەنابی دکتۆر وتی وەکو دکتۆر وتی دەستمان بابشوین پاک و تەمیزی خۆمان ڕاگرین ئیتر باقیاتەکەشی ئەوەندە مشۆر نەکەینەوە بە دیار سۆشیال میدیا و میدیای سەقەتی ئەم وڵاتەوە ئەوەندەی تر باری لەشمان قورسکە خوا گەورەیە کوردەڵێ بەری تەنگانە کورتە ئیشەڵا کەش و هەوا لەبارە بێت ئیشەڵا بەبوونی کۆمەڵی پیاوی بەڕێزی و کۆم دکتۆرە بەڕێزانە و ئەو خانمانە و میدیاکار و خەڵکی بە ئەزمون ئیشەڵا لەم قەیرانە شتەیە پەڕێن و هیوادارم ئێمەش شتێکمان کرد بێت هیوا بەخش بێت ئیشەڵا تا پێشکەشکردنی ئەم بەرنمەیە و چەند ڕۆژێک دوای ئەم بەرنمەیە لەو خەمە شەڕەقسەین و ڤایرۆسی کۆرۆناشە بێ بەڕابردوو هیوادارم شتێکمان کرد بێت تەوقع بکەین.